لەگەڵ ئەوەی ساڵێک زیاتری ماوە بۆ وادەی هەڵبژاردنە سەرۆکایەتی و پەرلەمانیەکەی تورکیا، بەڵام لە ئێستاوە بابەتی کاندیدانی سەرۆک کۆمار بووە بە بابەتێکی گەرمی ناو پرۆسەی سیاسی تورکیا. ڕێکەوتنی کۆمار کە لە پارتیدا دووگەشەپێدان ئاک پارتی و پارتی بزوتنەوەی نەتەوەپەرست مەهەپە پێکهاتووە، هەرزوو ڕەجەب تەیب ئەردۆغانیان وەک کاندیدی خۆیان دیاری کرد. بەڵام ڕێکەوتنی میلەت هێشتا کاندیدی خۆیان یەکلا نەکردوتەوە و بە پێی زانیاریەکانیش بڕیارە دوای دەنگدان لەسەر یاسای نوێی هەڵبژاردن کاندیدەکان ئاشکرا بکەن. ڕێکەوتنی میلەت پێکهاتووە لە پارتی گەلی کۆماری و پارتی باشوور لە ئێستاشدا لەگەڵ هەر چوار پارتی سەعادەت، پارتی دیموکرات و پارتی دیموکراسی و پێشکەوتن و پارتی ئایندە لێکتێگەیشتنی شەش قۆڵیان دروست کردووە کە بە مێزی شەشی ناسراوە. لە نێو شەش پارتە ئۆپۆزیسیۆنەکەدا باز لە چەند کەسێک دەکرێت بۆ کاندیدی هاوبەشیان بۆ ڕکابەریکردنی ئەردۆغان کە دیارترینیان بریتین لە کەمال کلیژدار ئۆغڵۆ سەرۆکی جەهەپە و ئەکرەم ئیمام ئۆغڵۆ سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵ و مەنسوور یاڤاش سەرۆکی شارەوانی ئەنقەرە کە سەر بە جەهەپەن. هەرچەندە هەردوو سەرۆک شارەوانیەکە کاندیدکردنیان بە دوور دەزانن، بەڵام تا ئێستاش لە نێو لیستەکەدان. بە پێی ڕێکەوتنی ڕانێگەێنراوی شەش پارتەکە کاندیدەکە سەر بە جەهەپە دەبێت کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنە و ئەگەری بەهێزیش ئەوەیە لە کۆتاییدا کلیژدار ئۆغڵۆ بکرێتە کاندید، بەڵام هێشتا ناکۆچیەکان لەو بارەیەوە بەردەوامن. جیاوازی ئایدۆلۆژی نێوان شەش پارتەکە و دەنگدەرانیان یەکێکە لە خاڵە لاوازەکانیان و دوور نییە دەنگەکانیان پەرچوو بڵاو نەکاتەوە. پارتی دیموکراتی گەلان هەدەپا کە لە دەرەوەی هەردوو ڕێکەوتنەکەیە تا ئێستا خۆی یەکلا نەکردوێتەوە. کاندیدی خۆی دەبێت یان پشتیوانی لە کاندیدی شەشلایەنەکە دەکات. هەدەپە دەڵێ کورد دەنگ بەو کەسادات کە بنەما و داخوازیە ڕاگەیەنراوەکانی ئەوان قبول بکات و بەڵێنی جێبەجێکردنیان بدات. بە پێی ڕاپرسی و پێشبینیەکانیش دەنگدەری کورد تا ئاستێکی زۆر ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێ لە سەرخستنی کاندیدی سەرۆک کۆمار. هەر بۆیە پارتە ئۆپۆزیسیۆنەکان هەوڵی قایلکردنی هەدەپا دەن و ئاک پارتی و مەهەپەش هەوڵ دەدەن هەدەپا لە شەش پارتەکە دوور بخەنەوە.